من ستنال علي راهنير ورزشي بو برلماني عراق دنگ ددم بكانديديت كبتواني برگري لما في هاولاتياني كرتكات داكوچي لما في گنجان بكات بتواني داكوچي لما في ورزشوانان وكماندانان بڕیارم داوە بەشداری بکەم لە دەنگدان بۆ پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق و داوا لە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەم بەگشتی ئەوانەی مافی دەنگدانیان هەیە دەنگ بدەن بۆ ئەوەی مافە زەوتکراوەکانیان لە ئەنجومەنی نوێنەرانی عراق لە ڕێی نوێنەرەکانمانەوە بەدەستبێنین. ئەمساڵ جیاوازیەکی زۆری تێدایە لە شێوەی دەنگدانەکە بۆیە ئەمە پێویست بەوە دەکات کە بەگوتنی زیاتر بچنە سەر سندوقی دەنگدان و ئەو کاندیدەی کە لە سنووری خۆمان دەستنیشان کراوە بتوانین دەنگی بدەین و مافەکانی گەلی کورد لە پارلەمانی عێراق زانین بکەین. ئەو کەساڵ بژێرن کە داکۆک بێ لە مافی خەڵکو لە مافی گەلی کورد و عەسبایەتی نەکەن لێوێندەر هەموو یەکگر بن بە یەک دەنگ بە یەک ڕەنگ داوای مافی گەلی کورد بکەن.